ئەو کتێبەی ترسی لە بەریتانیا دروست کردووە کتێبێک تەمەنی 450 ساڵە بەڵام لە بەریتانیا ترس و دڵە ڕاوکێی دروست کردووە چونکە پێشبینی مردنی شاژنە ئەلیزابێسی کردووە نەک بە تەنیا پێشمردن بەڵکو پێشبینی تەمەنەکەشی کردووە کاتێک دەمرێت ئەو کتێبەی تاکو ئێستا مشتومڕێکی زۆری دروست کردووە لە جیهاندا ئەم کتێبە پێکاتووە لە کتێبێک کە پێشبینی ڕووداوەکانی کردووە ڕووداوگەلێک کە زۆر لە دوای نووسینی ئەو کتێبەوە ڕوویان داوە ئەم کتێبەش هی ئەستێرەناسی فەڕەنسی نۆستەر ئادامۆسە لە بەریتانیا ئەم کتێبە ترس و دڵە ڕاوکێی دروست کردووە ئەم ئەستێرەناسە کاتی مردنی شاژنە ئەلیزابێسی دیاری کردووە نەک تەنیا ئەوە بەڵکو تەمەنەکەشی دیاری کردووە ئەو کاتەی کە دەمرێت فرۆشی ئەم کتێبە لە بەریتانیا زۆر زیادی کردووە کە چاپی یەکەمی ساڵی 1555 دەرچووە لە پاش مردنی شاژن بە هەفتەیەک فرۆشی لە 5 کتێب لە هەفتەیەکدا زیادی کردووە بۆ 8,000 کتێب لە هەفتەیەکدا هەروەها ئەم ئەستێرەناسە پێشبینی جەنگێکی کردووە لە ئۆکرانیا ئەوەی جێگەی سەرسوورمانە لە پێشبینیەکەی شاژندا ئەوەیە کەوا دەڵێت ئەو کەسەی کە جێگەی شاژن دەگرێتەوە کۆتوبەندی ڕابردووی دەبێ واز لە پۆستی شاهانە دەهێنێ بەهۆی ئەو پەڵە ڕەشەی لە ژیانیدا هەیە کە بەردەوام بەدوایەوەیەتی ئەمەش بەهۆی ئەو ناکۆکیانەی کە پاشا چارلز لەگەڵ ئەمیرە دیانا هەیبوو ئایا بڕوات بە کتێبەکەی نۆستەر ئەدامۆس هەیە؟